من باسی ئەوم کردووە کە پاراسایکۆلۆژی زانانی وەکو چی وایە چێشتی مجێوەرە بیستووە نعم چێشتی مجێوەر ئەو سامجێوری مزگەوت فەقییان هەبووە قابلمەیەکی بردووە تەقییاوە لە ماڵەکان ماڵی نیسکیان هەبووە ماڵی برنجیان هەبووە ماڵی نۆشیان هەبووە ئیتر ئەمیش نییە قابلمەکە یاوەتە بەرکەوت گیرەکە و زرم ئەم چێشتە کە بردوویەتەوە بۆ فەقیەکان نیسک تێکەڵ بووە نۆک تێکەڵ بووە یعنی ئەو پێڵن چێشتی مجێوەر پاراسایکۆلۆژیش وای هەموو شتێکی تایە سحری تایە جادووی تایە فڕوفێڵی تایە شتی ڕاستەقینەی تایە شتی عیلمی تایە شتی غامیزی تایە شتی نەزانراوی تایە ئەمە شتێکە بەو سادەیە تەعامولکردن لەگەڵ ئەو شتە هەستیارانە یەکسەر بڵێ وەڵا حەڵاڵە یا حەرامە غەڵەتە چونکە حەڵاڵ و حەرام بەس خوا ئەتوانە شت حەڵاڵکە و شت حەرام جگەل لە خوای گەورە کەس بۆی نییە شت حەڵاڵکە و شت حەرام بۆیە بەڕەئی من و بەڕەئی ئەموو ئەو شت حەڵاڵ و حەرام ناکرێت ئەبێت تۆ لە ئوسولی فقه بنەما هەیە بۆ ئەوەی کە شتێ حەڵاڵە یا حەرام جاریا شتەکە حەرامە لە هەندێک حاڵەتە زانایان ئەڵێن لێرە حەڵاڵ ئێستا بۆ نمونە ئەڵێ الضرورات تبيح المحظورات جاری وایە شتێک ئەبێ بە ضرورەت و کەسێکە نەخۆشێکە ئەو شتە دەرمانە بۆی لێرە حەڵاڵە بێ یعنی کەواتە پێویستی بە شارەزاییە یەکەم ئەبێ بزانین شتەکە چیە دووەمیشە بێ شارەزایی لە شەریعە هەبێت تا بزانین ئەو شتە حەڵاڵە بۆ نمونە من شەربەتێک ئەخۆم حەزەکەی تۆ ناوی بنێ ویسکی ئەگەر کحۆلیتیانە بوو حەڵاڵ ئیتر ئەمە تۆ ناتوانی بڵێ وەڵا هەرچی لەناو ئەو سەلاجا بوو هەرچی لەناو ئەو دوکانی عارەقا بوو هەمووی حەرام وانییە ئێمە لە وارشۆ ماڵمان لە خوارەوە دوکانێکی عارەقی تیا بوو ئەگەر کۆکاکۆلاشم بکڕایە ئەبووە بچوومە بۆ دوکانی عارەقە بەڵام خۆ دوکانی کۆکاکۆلا خۆی حەڵاڵە کەواتە لەوە چێت لە کوردستان حرام بێ خۆ بکەی بە دوکانێکی عارەقە بۆ لەبەرەوەی لەوە چێ خەڵک بە نەوعیکە سەیرەکە لەوە چێ خەڵک گومانی بۆ دروست بەس تۆ لە وڵاتێکە ئەژیت هەموو شتێک شوشە عارەقی تاو هەموو مارکێتێ هەموو دوکانێ بچوویتایە فاسۆلا برنجێکشە بکڕایە ئیلا دوکانەکە لایەکی هەر عارەق لێرە کڕینی کۆکاکۆلا لە دوکانێکی عارەقیش کۆکاکۆلا هەر حەڵاڵ کەواتە پاراسایکۆلۆژیش وایە نەفەری وا هەیە شتێک ئەکا سیحرە ناوی ناوە پاراسایکۆلۆژی ئەمە گوناح نەفەرێکی کە شتێکی ناو پاراسایکۆلۆژی عیلمە ئێمە شتێکی چاک کەواتە تۆ ناتوانانی بڵێ پاراسایکۆلۆژی حەڵاڵە هەر کەسیش وتی حەڵاڵە یا حەرامە ئەوە نە لە پاراسایکۆلۆژی تێگەشتووە نە لە شەریعەتیش تێگەشت چونکە کابرا کیسەیەکی پێ هەموو شتێکی تایە شوشەی عارەقیشی تایە کۆکاکۆلاش و شەربەتیشی تایە ئێبێ بڵێ وەڵا ئەمەیان حەرامە بیرەیە ئەمەیان حەڵاڵە شەربەتی پرتەخاڵ ئەمیش وایە کەواتە ئەبێ بزانی کە تۆ شتێک پاراسایکۆلۆژی کەلیمێکی عامە یعنی کەلیمێکی زلە عیلمی نییە تۆ بزانین شتەکە چیەکە خەریکێت اینجا زۆربەی پاراسایکۆلۆژیشتی بێمەعنا و خورافیات و بێسوود و ئەوانێ یعنی دواکەوتنی ئەو شتانە هیچ جاوی ئیسفادەی نییە تۆ نەفرێکم پێ بڵێ خەریکی پاراسایکۆلۆژی بوو بێ ئێستا لە ژیانی واقعیە ئیسفادی لێ کرد تۆ کەسە ناسی من لە مناڵی مۆزان پاراسایکۆلۆژی چییە بەڵام تا ئێستا کەس ناناسم بڵێم وەڵا ئەم نەفرە ئیسفادی لە پاراسایکۆلۆژی کرد ئیتر تۆ بوو بە تەمادی لە خۆتۆ بڕیت و لە ماڵەوە تەمرین کەیت و بگەی بەشتێ هیچی تا بەسەر نیە یعنی دەستکەوتەکە زۆر کەمە ئێستا بۆ نمون من با بڵێن ئیشێگەکەم ئەم ئی بەرامبەر ئەم ئیشەی کە ئیکەم ڕۆژی $100 دەسەکە ئۆکەی باشە مەحقولە من ئێساکە بە دزی حکوومەتی ئەڵمانیەوە بچم بۆ ماسی گرتن خۆم بکوژم تا ئێوارە ماسیە ناگرم ئەگەر بیشی گرم ئەم ماسیە بە $1 خوا ئەوە مەحقولە یعنی تۆ بڵێ وەڵا لەوە ئەچێ ماسیە بگرم مرواریەکی تیاابێ لەوە چ هەموو عمر لە ماسی بگری یەک مرواری تیانە ئەها جاریاشتێکی قوتیاوە مرواری یعنی تۆ ناکرێت شوێنی شتێ بکەوی بۆ نمونە دڵنیاتەکەم خاکی کوردستان ئاڵتوونی تایە دێت تۆ بڕۆ بزان تااقەت هەیە بگەڕی بە دوای ئاڵتوونە بۆ چکە ئەزانی یعنی لەوە ئەچێ هەموو شارەزور بەی بەیەکە پارچەی ئاڵتوونی دەستنە ئێکەواتە بێمەعنایە من کات کوشتنە خۆ منیش ئەزانم شارەزور بە تاکید ئاڵتوونی تایە
بە تەکید زۆرێ لەو شاخ و دەشت و دەرانەی کوردستان ئاڵتوونی تیا ئەڵماسیشی دێ، بەڵام کەسمان عمری خۆمان ئەوەنە بە بێڕهین سیر ناکەین، بە بێ قیمەت سەیری ناکەین بڵێن وەڵا قەیچێکا باس 2 ساڵ 3 ساڵ بکەڕێن بەڵکوون نییە، بڕۆی کرێکاری بکەی باشتر تا لە شارە زورا بەدوای ئەڵماسا بکە. ئێستا من بە تۆڵ ئەگەر تۆ توانیت بە تەمرینی پاراسایکۆلۆژی توانیت لە قانونی فیزیا دەرچی 3 مەتر بەرز بیتەوە ئیسفادەکەی چی؟ هیچ ماست. من پەیژەیەک دائەنێم 5 مەترس مەسەر ئیترنا ئەم بەرز بوونەوە بۆ نمونە ئەڵێ ئەگەر تەمرینی فلانشتکە توانی بەچاو ئەم پەرداخە بتەقێنی، کاکە من بەچاو نایتەقێنم، بە بەردێها بە دالاسی گەتوانم حەچی شوشەی بگەنمە خوارد. مادەم ڕێگایەکی باشتر و ئاسانتر و مەسروف کەمتر هەیە، من بۆ بم بچم ئەو هەموو ساڵە تەمرینکەم بۆی چاوم بتوانێت شوشەیەک درستێ بەرێ. چی ئیسفادەیەکی ئەم شوشە درست بەرێ؟ یعنی من بەڕاستیمە ڕاستە بەلای تۆ زۆر مهمە، بەس مهمین حسێب نییە، ئیسفادە حسێب. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەعوذ بیک من علم لا ينفع، ئەڵێ خوایە پەنا ئەگرم بە تۆ لە عیلمێک کە ئیسفادەی نییە. لەوە چێم عیلمە هیچ ئیسفادەی نییە، چ پاراسایکۆلۆژی زۆر پێی وایە هیچ ئیسفادەی نییە. من بۆ تەکیدی جەناب من توانیومە لە ڕێیە بێنمە پێشچاوی خۆم، ئێستا ئەچم بۆ ماڵێک کێ لەوێ دانیشتو ڕێک چووم واڵ نەفەرم خەواندووە تەمەنی 60 ساڵ 70 ساڵ بووە، خەواندوومە خەوەکەی لێم پرسیوە کێ لە ماڵی فڵان کەسە زانیوێت، بەڵام دڵنیا دەکەم هیچ ئیسفادەی، چونکە ئەو ڕۆژەی تۆ ئەتەوێت شتە گرنگەکە بزانێ احتیمالی ڕاستە. لەبەرەوە پاراسایکۆلۆجی ئاوایە زۆربەی شتەکانی ئیسفادەی. بۆ نمونە نەفەرم خەواندووە پێم وتووە چیم لەم دەفتەران نووسیوە چ پیتێک نووسیوە زانیوێت، ئازایە ئەوە بزانێ کە ئەڵماسەکە لەکوێیە ئاڵتوونەکە لەکوێیە ئەوەی کە ئەو شتانە ئەکا بە واقعی پێی بڵێن. ئەڵێ کابرایە زۆر چۆ بۆ لای نەفەرێ وتوتی من غەیب بەزانم، باشە ئەویش وتوێتی ئەویش یەکسەر یەکز لەیتنی لێەوە وتوتی بۆ لێمەی وتوێتی ئەگەر بوو زانیایە بێ بۆ لای من یەکز لەو لێم ئەهاتی، کەواتە نایزانی. ئەمە حەقیقەتەکە، یعنی ئەوەی کە ئیدعای شتەکە ئەکا. ئێستا کتێبی پاراسایکۆلۆژی هەیە بڕۆ سەیریکە، ئەڵێ ئەم تەمرینە بکەی واو لێ ئینجا دەی خۆ وابە بزانین ئەتوانی خۆ ئاوا لێ بکەی. بۆیە زۆربەی ئەم شتانە یان بە قانونی ئەگەر و سوتفە دەرەچێت کەس نازانێت بۆچی وایە. یعنی جاری وایە تۆ خەوێگە بینی ڕاست ئەکرێ هەموو ڕۆژێ بخەوم بەڵکو خەوێکی ڕاست ببینم. من خۆم نەفەرە ناسم نەخۆش کەوتووە خوا شاهیدە، فەحسەکانی هێناوە بۆ من، دوای ماوەیە چاک بووتەوە پێی وتم وتی ئەزانی چۆن چاوم چاک بوویەوە، فەحسی چاوی بۆ هێنابوو بە سیدی خستمە سەر کۆمپیوتەرەکە مۆزەفم دەشوێنە پێ بشە، وتی خەوم بینی نەفەرێ لە خەوما پێی وتم بڕۆ فڵان شت بخۆ چاکە بیتەوە وەڵڵاهی ئەوم خوارد چاک لە دوای نوێژی بەیان. ئەکرێ هەمومان دوای نوێژی بەیان بخەوین بەڵکو یعنی ئەمە وایە دیاردە هەیە زۆر سەرنجڕاکێشە عەجیبە. جاری وا هەیە خوای گەورە لە ڕێیەکەوە پەیامێک گەنێرێ ئەکرێت دانیشین وەڵا خۆ بچین لە ئەشکەوتەکە دانیشین بۆی وەحیمان بۆ بێ نییە بۆ هەموو کەسە ناوێ بە پێغەمبەر هەموو کەسێ خەوە نابینێ. بۆیە ئەم شتانە مادەم قانونی نییە عیلم نییە یاسای نییە شتێ نییە تۆ بەکاری بێنی و نەتیجەکە دەستکەوێت خەریکی مەبە. ئێستا تۆ ئەچی خەریکی یادگەری یادگەر باشەکەی نەتیجە ئەیا بەدەسەوە لەمە دواشت ئاسانتر لەبەرەکەی. بەس تۆ ئەڵێ وەڵام من ئەم تەمرینە بکەم لایەنی ڕۆحی وای لێ ئەسڵ سوتفێ 100 نەفەرێکان نەفەرێ دوان لە خۆی شتێک ئەیگرێ ئەوەی تۆ شایانی ئەوەی باست هیوام وایە ئەوە بۆیە زۆر لەسەری ڕۆشتم چکە کاتی دەرسەکە نەمابوو لەسەر زیادە هیوام وایە ئیسفادەتان کرد. سەلامەت بێ خەریکی شتێ بن ئیسفادەی هەبێ یان بۆ ئەم دنیا و ئیسفادەی هەبێ یا بۆ دنیا و ئیسفادەی هەبێ. وەڵاهی زۆر شتێ خەڵک خەریکێتی نەبوو ئەم دنیا باشە نەبوو دنیا. بۆ نمونە من بێواڵم گوێگرتن لە گۆرانی با بڵین
زەرەری نییە بۆ دنیا چکە هەندێک کەس دەڵێن گوناحی ئۆکێ گوێگرتن لە گۆرانی ئێنە بۆ ئەم دنیا و باشە نە بۆ ئەو دنیا و باشە ئێ بە کات کوشتن ئەنە عمری تۆ بەزایە بە ئەڵەی خۆشە وەڵای 1001 شتی خۆشتر هەیە بڕێ بەدەمیەوە بۆچی کاتەکان بە گۆرانی بەری دەست ئەوە نییە زۆر شت هەیە لە ژیانە بەس وەکو خۆرە عمری تۆ دائەڕزێنێ ژیان لەناو ئەبا دوای ساڵانێکی زۆر ئەزانی ئێستا گەنجی وامان هەیە ئەوەندە گوێی لە گۆرانی گرتو ئەوەندە گوێی لە کۆرس بگرتایە ئێستا ڕۆژانە $100 $200 پێیان بەبێ مبالغ دانیشتو گوێی لە گۆر ئێستا خەسیرە دنیا والآخرە ئەم دنیاشی ڕۆشت و ساهیرەن ئەو دنیاش تکایە زۆر زۆر بەجددی پلان دابنێن بۆ خۆتان بزان خەریکی چیە بن بزان 5 ساڵیکە 6 ساڵیکە 7 ساڵیکە 10 ساڵیکە گەیتە چی کاتەکان قەدری کاتەکانتان بزانن هەر نازانی چی بکەی بڕۆ تۆزی ئیسراحەتی ئیسراحەتیش ئیسفادەی